گەنجێکی دانیشتووی شاری سلێمانی بە ڕێگایەکی جیاواز سەرقاڵی تابلۆکێشانە، ئەویش بە ڕێگەی بەکارهێنانی بزمار و دەزوو بە جۆرێک لە دروستکردنی تابلۆی ئەکتەرێکی سینەمایی هۆلیووددا 400 کیلۆمەتر دەزووی بەکارهێناوە. ئەهوەن فاروق عیزەتی تەمەن 26 ساڵان گەنجێکی دانیشتووی شاری سلێمانیە و لا منداڵیەوە خولیای وێنەکێشان بووە. لە ئێستاشدا ئەو شێوازەی ئەو هەڵی بژاردەوە بۆ تابلۆکێشان جێگەی سەرنجە و تابلۆکانی ناوازن. ساڵونی بۆ 2 ساڵە بێ خەریکی ئیشی سترینگم، بەس پێشتر وەکو دیزاین و شت لە سانەویەوە خەریکم تقریبان نهایەتی سانەیی بەرەو عەتادی لە زۆکو فکرەکە تقریبان ساڵونیە بۆ 2 ساڵە خەریکی ئەم فکرێم. ئەهوەن دەرچووی کۆلێژی دارایی و بانکە، ئەو کۆلێژەشی ئەو تەواوی کردووە، هیچ پەیوەندێکی بە هونەرەکەیەوە نییە، بەڵام زیاتر لە هونەرەکەیدا کاری کردووە و تێدا پەرەی بە تواناکانی خۆی داوە. ئەو لەبارەی کارەکەی دەڵێت لە قۆناغی سەرەتایەوە حەز و خولیای وێنەکێشانی هەبووە و زۆر جار لە پۆلدا لەسەر کاغەز وێنەی کێشاوە و هەستی کردووە توانایەکی هەیە لەو بوارەدا. سەرەتا هەر لەسەر کاغەز و دەفتەر و شت لە پۆلا ئەم کرد، وردەوردە پەرەم پێیا کە زانیم ئیشەکان جوانە. سوتفە لە یەک دوو شوێن لە سۆشیال میدیا بینیم بە دەز و بزمار خەریکی ئەم ئیشن، بۆچی منیش ئیشەکانم نەکەم بەوە. وردەوردە پەرەم پێیا کردم بەوە و زانیم ئەم حەدە خۆی نابێ من تایە بۆسم، من جاریان ڕسمەکەم هیدەم چاو ئیتر هی هەر کەسێک بە کێشەم نییە. لە دوای نزیکی ساڵێ هەوڵدان هەوڵم یا بۆ تابلۆیە دروست بکەم، تقریبان 100 سەعات ئیشم تیا کردووە، 500 بزماری تایە. گرنگی ئەم تابلۆیش لەوەیە کە هیچ بزمارێک نەکەوتێتە ناوەڕاستی تابلۆکەوە، بەس ئیتاڕەکەم بزمارە. ئیشی تر کراوە بەس بزمارەکە کەوتێتە ناو تابلۆکەوە، بەس ئەمەی من هیچی نەکراوەتە نایەوە و تقریبان 400 کیلۆمەتر دەزووی پێوەیە. ئەو باس لەوە دەکات یەکەم جارە بەو شێوەیە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش لە ڕێگەی بزمار و دەزوو تابلۆ دەکێشێت. پلانی ئەوەشی هەیە کارەکەی زیاتر گەورە بکات و بە پرۆژەیەک بڵاوی بکاتەوە.